لەبەر مەوزوعی قەڵەباڕێکەکە و لەبەر یعنی با بڵێن ناستاندەردی ئەو بینایانە وەکو تۆڕی دادپەروەری بۆ بەندیەکان لە عێراق راپۆرتی ڕەوشی زیندانیەکانی لە عێراق و هەرێمی کوردستان خستە ڕوو. لە راپۆرتەکەدا چەندین ئامار و داتای ورد لەسەر گرتوخانەکانی عێراق و هەرێمی کوردستان خرایە ڕوو. تێیدا ئەوە ئاشکراکرا 73% گرتوخانە و چاکسازیەکان قەرەباڵغی زۆری لەخۆ گرتووە کە هەندێکیان دەگاتە 7 هێندەی توانای خۆی. هەروەک 100% چاکسازیەکان توانای دابینکردنی خزمەتگوزاری تەندروستیان وەکو پێویست نییە. لەگەڵ 60% لە چاکسازیەکان تەنها قۆناغی سەرەتایی دەخوێن و 13% بەندکراوان هەوڵی خۆکوشتنیان داوە. 35% زیندانیان دووچاری نەخۆشی دەرونی بوونەتەوە. ئەو شوێنانەی کە بە ناوی چاکسازی ناو دەبردرێن هیچ بەرنامەیەکی چاکسازی وایە نییە کە خەڵک کاتێکە بەردەبێ مواتنێکی یاخود هاوڵاتیەکی دووبارە دروستکراوە بێ بۆ ئەوەی هانە نەباتەوە بەر تاوان بۆیە کە نسبەی 2 لە 2 دێگەڕانەوە بۆ ئەنجامدانی تاوان 1970 ئەو شوێنانەی سەردانیمان کردوون خەڵکی تێدا بۆ 2 جار و 3 جار تاوانی ئەنجامداوە. هەر لە راپۆرتەکەدا ئەوە خرایە ڕوو یەکێک لە حاڵەتە مەترسیەکان کە ئێستا لە زیندانەکانی عێراق و هەرێمی کوردستان بڵاو بۆتەوە بازرگانیکردنە بە مادەی هۆشبەرەوە لە نێو زیندانیەکان کە بە ڕێژەی 27% تۆمار کراوە وەک ئەوەی لە چاکسازی گەورانی هەولێر لە ماوەی ڕابردوودا ڕوویدا. هەتا بەو دوایە بۆ خۆمان لە هەولێر محاولەیەک فاشل بوو کە وەکو باز دەکەن نزیکەی 2 کیلۆ لە مادەی هۆشبەر لە ڕێگەی ئەو متعاهیدانەی کە خواردنیان ویستۆ بۆ ژوورێ بن و ئەو شتانە لە دەرگا گیراوە شتێکی باشە بەڵام خۆی محاولەیەکی مەترسیدارە بەوەی کە هەرێم لەوەی بەس تێمپرەری بی ینی تێدا تێپەڕی ئێستا بوویتە بەکاربەریش ینی خەڵک بەکاری دێنی ئەو کە خەڵک لە ناو سجن بەم هەموو قەیدەی کە هەیە بەکاری بێنە دەبێت لە دەرەوە پانتاییەکە چەند بێ ئەوەی کە جێی نیگەرانی منە و مەترسیم هەیە ئێمە ببینە موسەنەعیش ینی دروستکەریش. راپۆرتی ڕەوشی زیندانیەکان لە عێراق و هەرێمی کوردستان لە 13 پارێزگای عێراق ئەنجام درا و 11 ڕێکخراوی کۆمەڵی مەدەنی لە 30 کردوخانە و چاکسازی لە عێراق و هەرێمی کوردستان بەشداریان تێدا کردووە و لە کۆتایی راپۆرتەکەشدا چەند ڕاستپاردە و پێشنیازیەکان بۆ لایەنەت پەیوەنددارەکان بەرز کردوێتەوە تا چارەسەری کێشەکانیان بکرێت. سیروان حوسێن، کورسات نیوز، هەولێر.